کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە باس لە بەرزبوونەوەی نرخی غاز لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت لە نێو شاری هەولێر دەکەین. چەند ڕۆژێکە نرخی غاز کە لە پێشوودا بە 7,500 دینار بۆ هەر بوتڵێک غاز دەفرۆشرا، بەڵام بە پێی زانیاریەکانی ئێمە کە هاوڵاتیان سکاڵایان بۆ ئێمە کردووە دەڵێن غاز بە 10,000 دیناریش لە بازار بە زەحمەت دەبیندرێ بکڕێ. هۆکارەکانی بەرزبوونەوەی ئەو نرخەت چییە؟ پلانی بەرپرسان لە کەرتی غاز و سامانە سروشتەکان بۆ دابەزاندنی ئەو نرخەت چییە؟ پارێزگاری هەولێر ئیدارەی ئەو پارێزگایە و بە شێوەیەکی گشتی ئیدارەی هەرێمی کوردستان بۆ ڕاگررتنی بەرزبوونەوەی غاز چ پلانێکیان هەیە؟ پێم بڵێن هۆکاری بەرزبوونەوەی نرخی غاز بۆ ئەزمە غاز دەبەر چ؟ بەخوای کاکە غاز عیبی وەکالە کردیان ئەزمە وەکالە حکومی 6 بارەکە لە ناو معمەلی دەچی لە لایشکە دەفرۆشتە بە 9,000 لە چێ دەفرۆشت؟ لە زۆر جار هەموو لە ماڵان ڕاوە وەکالە و ماوەکە داهات نێرە قامیە لوف داهات نێرە کە وەزانی وەکال لێرە یان لێرن یان لێرە غازگرام یا گرانەبوو دەکاکە دەبڕ وەکالێ کێشە لە وەکالەیە کێشە لە وەکالێ باشە نرخی غاز چێ لە دەستیتی کە گران دەبی چێ گران دەکا کە هەرزان دەبی چێ هەرزانی دەکە خواست و تەڵەبەت چیە مەوزوع وڵی کەم بووە لێ بەخۆی ئێستا تو بەس پێم بڵێ غازمان هەیە غاز نییە مەبەستم لەوە نییە ئەوەندە بەشی چ دێکا بەشی گەڕەکەکی هەولێر ناکە بەڵام غاز بە شێوەیەکی گشتی ئێستا ینی بەرپرسان لە کەرتی غاز دەڵێن کاکە ئێمە 400 تەنمان پێویستە بەڵام لە ئەسڵدا ئەوەندەمان نییە کاکە ئەو غازە لە بەوەی گران بووە بە زۆری فەرنیش بەیەکە یەکەم سۆبەی غازات دەگۆڕێ پەش ناکە هەرماری پێ غازی هەرماری پێ غازی دەجێتەوە پێشتری یەکێکی دەژێڕەوە ئەم پێنجی دەژێتەوە بە سۆبەی غازی گران بووە شتەکە لە بە خەڵکیش دەگری هەدیک و خەزم دەکە ئەویش خەزم دەکە ئەویش خەزم دەکە پێشتۆر خەتا وەکالەکانە کۆران نابین نافرۆش ئابەت نافرۆشێ کابراتە معاملی خۆی بنافرۆش بەس دەرێ لە معاملەی ئەمن ئەوڕۆکە بە 9,000 کردووە لە وەکالە معمەل نییە بکڕم ئەم بە 9,000 وەکالەم کردەوە ئەوڕۆ بەخۆت بخۆم 50,000 کردەوە وەکالە بۆ هەیە بفرۆشتەوە تو نە ئەبەت نابی غرامە دەکرێت لە عەفت عەفت مەزەم غرامە دەکرێت بەڵام بە نۆت لێ کڕێ مەزی بە 9,000 داتەم بەخۆت کڕی بخۆم ئەوڕۆ یعنی ئەوە سەر پێ غاز بار دەکەی چەند ڕۆژە بێ غازی والله 4-5 ڕۆژ غازم بار نەکردووە ئەو چۆنە سڕەتات لە پێرەوە لە چارشەوە سڕم کردیان بە چەند بار دەکەی ئێستا والله بەهشتی بار دەکەی بەهشتی ئەی بە چەند دەتوانیت والله نازم بە چەندی بدەینەوە لە بازار ئێستا بە چەندە والله بازاری 8 ئەو سعرانەیە بەهشت بار دەکەین دەی بە نوێ بدەینەوە بەدەی بدەینەوە بە 5 ڕۆژان 9 گرام بۆ لۆ غاز نزانم هەموو گرایتە گروپ لە 100 گرام گروپەکە کێشەیە بەڵێ چ بکە حکوومەت بۆ والله چارسەری ئەوەیە بۆچی وەکالەی بە 6.5 بدات ئەمە بە 7.5 بفرۆشینەوە هەر وەکو پێشتر وەکو پێشتر باشە تیجاری وەکالە ببینێ هەموو پێکەوە والله هەم پێکەوە وەرگری بازار ئازاد بازار ئازاد وەک باشە وەکالە زەرەری داوە لە ئیشی غاز وەکالە زەری نەدا زاروێ بە عەفتی بار دەکات دەچ بە نوێی دەفرۆشتەوە ئەوە حاڵمانە کاکە حاڵەت چیەوە؟ ئەوە حاڵم ئەوە حاڵمە کاکە دەگەڕێ بسۆی خاص وەڵایی وەڵانیە دەشارتەوە دەلێ وەڵە بەگران دەفرۆش چێ دەشارتەوە؟ ئەمونەتەکەم ئەوانەیە دەشارتەوە چێ دەشارتەوە؟ دوکانداریان معمەل دوکاندارن دوکاندارن ئێستا غاز کڕیە؟ ئێستا بە دوو خاسی دەکەوم چیە ناوێنێ بمداتێ بارزان دەلێ وەڵانیە کاکە باشە ئەوە چیە لێرە بە چەندە؟ لێرە بە 12,000 پێرە بە 12 پڕ کردیە ئەوڵە دەرێم کاکە پاقڵە بکوژایتەوە بەس بمدەنێ کاسری وەڵانیە کاسبم نییە نییە پاقڵە فرۆش نییە چەند دەگەڕ دەگەڕێەوە وەڵاوە یەک دەمە دەگەڕم نییە کەس نامداتێ ئەوانە دوکاندارن باشە لۆلوانە هەیە غاز لەوانە هەیە لۆ من نییە نەچێ معمەلی وەرە معمەلی چ معمەل و کابرا دەلێ معمەلیان باشتنی بە نۆ دەینم دەلێ لەکوان دەی بەیازەی فرۆش ئێستا بێیش بوویە تو ئێستاەوە بێشم پاقڵە بکوژایتەوە هیچ نییە چ دەڵێیت لە حکوومەت وەڵی داوا لە حکوومەتی دەکەم ئەو شتێ چارەسەرکە بەڕاستی باشە بەس حکوومەت دەڵێ وەکالەمان هەیە
ینی غازەکان دەدەینەوە چیل وەچیلەکان لەسەر بریکارەکان ئەوانەی کە دەیانەوێت والله لەگە وەچیلەک والله وەچیلەکان چی بکە وەچیل چ بکە وەچیلەوەتە دەلێ کاکەم دەفرۆشە بەبێ من چەندە دەگەڕێ لە دووغاز بەخواەوە 20 دقیقە دەگەڕێ ئەدی پاقلەکەت پاقلەکە بەوە لەو گۆڕێمایتەوە بەخوا وەچی غازەکی نادەنێ کاکە خازەکەم لە خێتە دەگات بەغاز بە چەندە ئێستا لە بازار لێرە باشتونی هەشتونی لە معمەلیش باکە وەرە هەشتونی بدێ باقە بتڵک وەرە با بدەمێ باشتونی وەرە باشتونی ببە وەرەکە وەرە براوە داواکاریمانەیە قبلە کشمانە و کاتەوە لۆشکان شارەوان نەباشکاندیا لۆ وای لێکرد قورآن بە قورآن پێرێ بە ناوی خوددا هەموو جیان لێ با بڵێ فارس درۆی دەکە بە 12 پڕکردی ئەلێرە ئەلێرە ئەلە ماتیقی نانێمەوە فلا کەسە جمعای باش دەزارم لایتەوە برادرت لەگەری لەو بەری کڕێت بە دوازەوە ناوەڵە لێرە بکەم لێرت نەکری بە لێرە نالەک نەبوو نالێ ناوی کەس شنادە بگرام بە 12 ئەلێ بە 12 ئێستا بەچەنی دەدێ 8,000 لە بەچەین دێ 8,000 ئەوە خاتری گرتی ناخاترم نەگرتیا هەر ئەوە ساری حکومەتیە چۆنی غازی دەفرۆشی وەنیە ئەمە وەڵا غازی دەفرۆشین بە پیکەپ بە پیکە بەڵێ بەس وەڵا غاز نییە نییە ئێستا ئێستا نییە بەخوا لە سبەینەوە سعات 5 بەیانیوە سڕەمانگرتێ نیە غاز لەبەر چنی وەڵی درێن لە معمەلی نییە سایلەکەوە دە ناسم بەخوا ئەوە معمەلە نە ئەوە گەرازە لە معمەلی پڕ دەکرێ دێتە ئێرە چەند ڕۆژە بێ غازی وەڵی لە چارشەمەوە غازم بار نەکردی پێشترات و بەتڵ بە چەندەدا پێشترێ لێرە بارمان دەکرد بە 6 هەفت نیمان دەفرۆشت باش چەندی خێرە 900 دینار 900 دینار. ئێستا هەر ئەوەندە ئێستاش نییە ئێستا بە چەند دەکڕی ئێستا لێرە بە هەفت نام هەشت لێرە بەهشتی ئێستا لێرە بە هەشتە ئەگەر هەبی بار دەکەین دەکەینەوە سڕات کردیان لە نییە چارشەمەوە سڕەم گرتیا نییە کاکە ئێوە خۆی بەدەست ئەمە لێ نازان ئێستا چۆنە تو پرسیار لە من دەکەی بەس فرتفێرەکە چیەوە فرتفێری برام ئەمە هیچ دی نازانین یعنی بە باش تێبێرم بەخۆی ئەمە لێرە بار دەکەین هەوی لێرە بار دەکەین نەبی بار ئێستا تۆ ینی بێ ئیش بکێشە نییە بۆ تو گورە بەرێ وەڵا بێ ئیشە بەس کاکە ئەگەر نەبی چ بکەی ئیشەکەمان ئەوەیە ئەیەکە نەبی دەبی ڕاوە باش هەندێک جا دەرن ئەو بتڵا نە قورسی شەو بە زوو بەتاڵ دەبێ ئەوە چیە ئەوە نادە وڵی ئەزەمنەوەی نادە ئێستا غازەگە پڕبی هەر پڕە هەر پڕە بەس هەیە لی دەڕوا سیانە ناکرێ زوو بەتاڵێ ینی فرتفێری لەگەر نانە بەس سیانە ناکرێ لی دەڕوا سیانە ناکرێت زوو بەتاڵێ بەزەگە سیانە بکرێ بە مانگدانی لی ناڕوا بە چەند ئێستا غاز لێرە باش دەزارە لێرە بە معمەل بەهشتا هەیە بکڕی بەرێ هەیە بکڕی لۆری بە چاوەڕ لۆ گرام بۆ لۆ گرام وڵی کەس تێ ناگە بەس بەخۆیان لە چێن دەرە گران دەبێت معمەری نادەت و گران دەبێت کاکە سایلەکە 400 ئەوەیە 400 تەنە تەنە 400 تەنە 250 دەدرێتە حکومی ئەوانی حکومی ئەوانەی کە قەتعیان پێوەیە ئەو حکومی لە دەدرێتەوە 150 دەکەت توجاری نە حکومیەکە بە تەواوی تەوزیع دەکاتن و نە ئەوە کەش توجاریەکەش بەس ینی بە کەمی دابەش دەکەن بە کەمی دابەش ینی پێ دوایە کارگەکان خەتابارن ناڵم خەتابەت چ کێشەیە خۆی سەرمان بۆ گەشتە بەشی کوردستان ناکە 400 بەش ناکە بەش ناکە بەڵام بەختیار بەڕێوەبەری کارگەی غازە دەڵێت 400 تەن بەشمان دەکە بەشی چ دەکاتن بەشی بەس سۆبەکان پێکرێ بەش ناکە بەس سۆبەکان پێکرێ نیوە و نیو خەڵک ئەوەی ناکردی نیوە چی 180 بوویتە سۆبە نفتی نییە بوویتە سۆبەی خاص نەفتکە نفت تەوزیع نەکرێ بوویتە سۆبەی خاص کاکە وەکالەکان ئەوی قەت عەسەر دەکەی لێدا دەفرۆشتەوەما بە 9000 ئەمەش بە مەمنونی لێ دەکڕین ئەوەی قەت دەکە ئەوەی کە پیکەبی بەری حەز دەکەی لێرە ڕایگرێ ئێستا قسەی لەگەر دەکەم باشە لێ دەکڕینەوە بە 9000 باشە پێم بڵێ پێم بڵێ بە 6.5 بار باشە بەس پێم برێن ینی حکوومەت لە چێوەی ئەو چارەسەری ئەو گرفتانەیە دای چاودێر هەیە نییە ئەگەر ئەو ئێستا ئەوچەی لە قسەی تۆ دەڵێ قسەی من بیت کابراکم تو جاریمە بە ئەو وەکالەی تەوسع کاتن لە بەچاو هەزمە دروست کرد ئێوە ناڵێ وەکالە هەیە وەکالە کابرایەک ڕۆژەیەک وەزبەی دەداتی کاکە یەک وەزبەی دوم بارکە دەبی لە مەحمەلی بە هەفتونی بارکە ماندوو نەبی حاجی لەگەر غاز وەسعت چۆنە چ بەکاردێنی نییە غازی لا بغازی بەکاردێنی ئیلا غاز گرانە غاز ئەرێوەڵە گرام چەندە دە و لەو ئەوانە پێشتر بە چەند بوو بە هەفتونی بە هەفتونی بە هەفتیشم کردێ بەس بە هەفتونیوی ئاخیر بدانتر نەبوو هەیە لە بازار بکڕی هەڵانەکە نییە نییە ناوەڵە
کما حیوکمە ناگۆ بەی ناکەیتن باشە بەدەر لە نرخەکەی فرتوفێر لە غاز دەکرێت زۆر جاهری دەگری قورسە دواتر وا دەکەیت دو سێ ڕۆژ عمری تەواو دەبیت ئەویشەیە ئەو فرتفێرە شێ ئارێ وڵاوی کڕیتما بخوای بەدەست لەشی برن نابی تێژی نمایە هەڵ لەگە غاز کڕینێ چۆنە والله حال اما تقريبا غازي كم دكرين کەم بکار كم دكرين بس سن هرزامي باش دنيا باشترە ئاخی جار بە چەند کڕیە اخي تا او 12000 مان 12,000. سيزدا سێزدەش پێداوە تا سيزدش بيادرا بس استا كيلو نقروش خوش بودرين دوايا قوايا كم تردبي هرزان تردبي لە ماڵەوە غاز بەکاردێنی طبعا غاز بكارديني غاز بەکار غاز بكاردين لو غازي شويه باشە هەندێک نفتي شلون بۆ نفتي خۆ گەرمکردنەوە بەکار ناین والله هم بكارنا راستي هەندێک کەس دەڕێ کاکە خەڵک خەتابارە لە یەک غازی دەوێت 5 غازی دەکات اوندا شويه اوندا هەیە شويه خەڵکێک 5 هيا مثلا خاصة اهلي مطعمك تنقاو دبي مثلا دين غاز معايا غاز معايا غازك دو غاز دي ساري دكري ئەوە غەڵەتەوە او غلط وقتی طلب زور دبي كنت طلبش زور بو ینی پێویستە چەندت دەوێت ئەوەندەی بکڕێت بجوره بكري بس نابی وا بکەی ئەزمە دروست بی نابي از خلق كاش استيدا هيا يعني خلقك مثلا كاش وجه خطا خلقش خطا بارا ترخەمی هەیە كم ترخمي خلقشي هيا بس حكومة نازم لو لا هيك را غاز كمي كرت تۆ غازی بە چەند دەکڕی ئێستا والله أنا نمكر يا تايس لە ماڵە بە چی خۆت گەرم دەکەیەوە والله نفت مكرية براس يا تايس هاري والله ئێستا ناچاری تۆ نەفت بکڕی بلي يعني گرانیش بێ هەردەی کڕی دي كرم سكن سارني باسی گروپات دەکرێت چێ مەسلەی گروپانە ناو بازار هۆکاری گروپ ئەوەیە کامیان بووینە گروپ بە هیچ شێوە چێ ناگەڕێن غاز دابەزی چێنەوانە ئەوانە هەمووی کامل معمەلەکانە ژەگەریتیان لەبەرەوەی سەرکردەی ڕئیسەکان ئەوە ئەگەر ئەو دابەزینی سارەکەی بەحام و گروپە نەمینێ پار ناپێرار کە گروپ نەبوو بە 5 ناری بارمان ئەو دەکەێت ساڵ گروپ دروست بووە دو سارە گروپ تقریبا سێ نرخ سارە لەدەست گروپە لەدەست گروپە گروپ بەرز و نزمی پێ دەکات وەلا ئەمان کاتا غازیان هەر نێشت ئێستا غاز هەر نەما ئەوە سێ ڕۆژە چار ڕۆژە بارێک دێ بارێک 25 غازی وەردە باشە چ دەکەن ئەو گروپە چ دەکە ئەو گروپە غازەکەی کەم دەکاتەوە لۆی گرانکە کەم دەدان کەم دەنێتە بازار ئەخ دەڵێن کەمە بەخۆی کەم نییە کەرکک پڕی سایلە بەس ئەو لە کەرکک فول سایلە هەولێرنەوە باشە بۆ لە کەرکک دێت هەولێر لۆ لە سلێمانی چ عیبینە سایل و چ خۆی دەڕوا بە عەفتونی بێ لۆ لە هەولێرە گەیشتە بەڵام لە دڵ سلێمانیش گران بوو لە سلێمانی عەفتونیەوە دوونێ مام پێرێ مقابلە لە کرد پێری قەناڵی بە مقابلە کرد گوتی بە عەفتونی یعنی لێرە زیاد نرخەکە زبەر لێرە زیاد لە عەدی خۆی تێبەڕێ دوکاندارن چێشخانەتان هەیە پشت بە غاز دەبەستن بۆ باشە غاز گران بۆ تەسیری کردووە لە تەسیری کردووارە وڵا چۆن وڵا ڕۆژ هەیە غازمان بەدەست ناکەوی کە غازی دەبی هیچ ناکرێ هیچ ناکرێت هیچ ناکرێت یعنی تو بەشێک یعنی هەندێک جار شەوان کە دەنووی دەرەی غازم نەمایە دەی غازی دەبی غازی پیاکەم زەحمەتە چەند جێ دەکەیت تا غازە بەخوای زار هەیە دوسێ زیان دەکەن هەتا غازش پیا دەکەین بە 10,000 یان دوسێ غازش پیا دەکەین بە 10,000 بە 10,000 کڕێ بە 10,000 باشە تەسیر لە کەسابەتی ناکەم کو تەسیر ناکە کو تەسیر ناکە دوای غازەکانیش ئێستا پێشترێ بە هەفتنی یومان دەکڕی غازەکان زیاتری تێدا بوو ئێستا کەمتریش تێ دەکەن ینی فێڵی لێ دەکەن کەمتریش تێ دەکەن یعنی زوو تەواو زوو تەواو دەبێت بەشێکی زۆر لە وڵاتیان داوای ئیجراعات دەکەن لە حکوومەت لەگەڵ ئەوەشدا یعنی گلەی زۆرە لە ئیدارەدانی کێشەی غاز بەرزبوونەوەی نرخی غاز لەگەڵ ئەوەشدا حکوومەت ئیجراعاتی کردو ئەمە یەکێک لەو دوکانانەیە کاوە خاوەنێک تۆ خاوەنی دوکانت داخراوە بۆ داخراوە ئەو خاسمان داوتە خاسی دێن خاصات هۆسەتان دروست کردووە دوکانەکە میان داخ سعادی یازە شێ هاتوونە ئەگەدانیان داوە باش نیو دوکانی نەبوو من واسات نقفلين على اساس غاز جرافر على اساس غاز جرافر هذا ودش فين باشا ساعه انا ما هو يسا بهالشيء ده يسا باشا وقف لي اللي داوا وقف لي شالواني من سمو يزاك باشا بيدوايا اگر سرپیچی بکری ودی کن یان وچیلکان یا معاملات نابن كورا وسقط كذا كنت سير كان وچیلکان نابن معلكان نايدا نخلت راسا بند ولا ايش كذا فروشن اوه فروشنو بدوقات فروشنو بدوقات فروشنو وچیلکان لبه هندي اسمك له بازار دروز انگوش بعد كيدن اما بعد كمان هو هذا ميدان انا واقف لي درا هيك شلون ذكرته هناك تاع ما نسي اجراءاتنا ثاني بس ما قفاته بس ايوه تماشاك عمرك ريتوا لو سرپیچی دكه السرپيتي ما نكدي اما خاص زين الله تمبرينيا
عالم دەرێ گران دەفرۆشن دەرێنەیە یعنی لارە هەموویان شەسەکان گۆی گرت بەس ئەمە فقڕەکەمە گرتیتیەوە جیاوازی ئەو بتڵە زەردەوە ئەو بتڵە کەسکی غاز چییە و فەقیان هەیە؟ ئارێ وەڵا ئەوەی عراقی قەدیمە ئەوە تەدەستورەکە ئەوە ئەسلیە ئەوە ئەسلیە ئەسلی نەبوو یعنی دەزان بدە فورتوفێر دەکرێت لە غازی؟ ئارێ وەڵا ئەوەی قەدیم بڕە پلێتەکەی تەمەشداکە بلێتەوە تەمەشدا باشە هەندێک غاسەیە زۆر قورسە ئەو وەردەکەی قوتعاتەکەی باتە تەقەپانی باشە لۆ غاز گرامەوە بڕێی نییە بکڕم ئێستا خەڵک غازی دەکڕیان نەفت زیاد والله عالە نەفتەکە نافرێت عالم فەقیرە نیتی نەفت نافرۆش نافرۆشی نیتی نەفتت داناوە و ناشفرۆش نافرۆشە کاکات عالم فەقیرە کاکە غازی شت نییە بفرۆش نیتم ئەدی بازار بکووە والله شکرێ خوای دەکەم نییەوە ئارێ والله ئەنگۆ کاسبکارن تۆ چایەتی بەرە چاچی ئیشی لەسەر غازی بەریارەوەڵیشمان لەسەر غازی غاز دەبی لەگە غازی والله غازەکان کرد هەزمە لە بەرەوەی لە ئەوەی معمەلی دەدەنەوەوان لە بازار دەفرۆشن بە دوقات شقات دەفرۆشنەوە بە 10,000 15,000 ئەوە دەفرۆشن بازاری ڕەش بازار ڕۆژ بەرێ ئەی باشە حکوومەت دەڵێ کاکە بۆەوەی ئەزمە دروست نەبی ئەمن بریکارم داناوە وەکالەم داناوە لە لای من دەبا دەداتە خەڵکی خاوەن پێداویستی غاز لۆ دوکانەکان نییە لۆمەت ئەم چاخانە ئەوشتانە ناندری ینی بەرنامە نەکرا بەرە بەرنامە نەکرا کات خۆمە وەرمانە وەختی دەبوو ئەزمەی غازێمە سێ خۆمانە بووم و مانگانە برێ ئافتانە 6 بتر غازیان دانی بە سەری خۆی بە سەری بە 1550وانە بوو ئێستا کە دەبچین لە دوکانە لەوانە بکڕینەوە بە 15,000 بە 13,000 بە دوات نیشە ئادەبی زۆر زاش لێ بکەوت دەدات ێگەنە ماتێمەش مەزبووین بۆ چاخانەکە قەپات ناکەم بە چەندی بدەی بکڕین دەبی بکڕ هەردەبی بکڕ چاگرا نابی خۆناوەڵا بە 250 ناکەن تەسیری لە تۆی کردووە بێگومانەمە ڕۆژانە 4 غاز 5 غازمان پێویستی ئێستا کە لە بازار ڕژ دێ بکڕنەوە بە 10 و 12 و 15 هەموو ڕۆژێ یعنی هەموو ڕۆژێ ئەنگۆ دەبی سلم لە سارێ بدەن بە دوای ئێستا ڕۆژی پێشەمە لێوکانە و گەراجانە کەسیان نیان بووم چیمە لە ڕێی گوێڕی کڕیتم بە 9,000 ناری ئیدارەی پارێزگای هەولێر کە بەرپرسە لە دیاریکردنی نرخی غاز ئێستا لە کۆبنەوەدان بە پێی زانیاری ئێمە پەیوەندیمان پێوە کردوون خاوەنی کارگەکان لە کۆبنەوەدان قایم بەرپرسی کارگەی غازی هەولێر بابزانین باسی چی دەکەن و ڕای وانیش وەگرین لەسەر بەرزبوونەوەی نرخی غاز و کەمی غاز ئێستا کاک نەبەست سەرپەرشتی کۆبنەوە دەکە قایمقامی هەولێر کاک بەختیار لێرەیە و نوێنەرانی کارگەی غازش بە هەمان شێوە لێرە سڵاوتان لێبێت ماندوو نەبن ببورن لە ناو کۆبنەوەشن بەڵام پرسەکە پرسێکی گرنگە پەیوەندی بە ژیانی خەڵکە ئێوە نوێنەری کارگەکانی غازن باشە پێم بڵێ زۆر جار لەگەر هاوڵاتی قسە دەکەین دەڵێن کارگەکانی غاز دەزانن نرخەکە گرانە بە شێوەک لە شێوەکان غاز وەکو پێویست دابەشی سەر خەڵکی ناکەن و نایدەنە بازار بڵێ ئەو غازەی دێتە دەستەما هەموو ڕۆژێ هەمووی دابش دەکەین بەسەر وەچیلەکان هەرچی دێتە دەستمان هەمووی دابش دەکەین نرخەکەشی لە شوێنی خۆیتی جێگیرە 6,500 دینار لە معمەلی 1000 دیناریش بۆ بریکارەکە 7,500 یعنی ئێوە لە کارگە بە 7,500 بە 6,500 وەچیلەکان وەردەگری وەچیلە حکومیەکان ئەوانیش لۆیان نییە لە 7,500 زیاتر بدەن بۆ گران بۆ غاز لە مەزدەر کەمە مەزدەر لە مەزدەری کەمە بەڵێ سەرچاوەکەیەتی بەرێ ینی لە کارگەکان نییە بازاری ڕژ نییە نهائیەن لە ناو کارگە بازاری ڕژ نییە ئەوە غازی بازرگانی هەیە غازی ئەوی دیش هەر 500 دینار هەتا 1000 دیناری هاتیتە سەرێ هەتا ئێستا لە کارگەکان هەتا دوێنێ تیجاری بە 7,000 بووە بەس ئەوان دەچن بە 8 و 9 10 و 15 و ئەوەی دەدەن ئەوانە کەوە ئێوەکو کارگایشی خۆتان بە باش بە هەموو شێوەک دەتوانن سەرپەرشتیار بنێرن ئەو شتانە مراقبە بکەنەمە ئامادەینە بە هەر شێوە و لە هەر شوێنەشیش هەر وەچیلەکتان دیت غازی بەگران فرۆشت ئەگەر گوتی لە فلان معمەلم کڕیا هەموو معمەلەکان بەرپرسیارن نەک یەک معمەل هەموو بەرپرسیار زۆر باشە بابزانین کاک بەختیار بەرپرسی ئەو بوارەی غاز کۆنتڕۆلەکەی لە دەستی تۆ لە پارێزگای هەولێر زۆر جار دەگوترێت کاکە کێشەمان لە تەنزیماتە لە دابەشکردنە وەکیلەکان بەشێک لە هاوڵاتیان ویان دەبوو لەگە وەکیلەکان وەردەگرن نینەوە بازار لە بازاری ڕەش دەیفرۆشن عرض بکەم باشترین سیستەمی دابشکردنی غازە لە ئێمە چونکە لە ڕێگای بریکارەکان هەمووی التیزاماتی خوان هەیە بەڵام بتەوێت بتەوێت کۆنتترۆلی 450 بریکار بکە هەرێکە و پۆلیسێکی لەگەڵدانی یا مراقبێکی لەگەڵدانی ئەوە ناکرێت ئەوەی چاودێری ئەو ئیشە دەکات بە هەمومانە بە
قایمقامێتە بە برایانی پۆلیسە بە هاوڵاتی خۆیەتی ئێمە ڕۆژانە ڕکلام دەکەین غاز لە وەکیلی غاز بکەن لە بریکاری غاز بکەن لە دەستی دووەمی کەمەکردن بەس نییە وەکیل ناگەڕێ کاکە لەگەڕەکەکان ناگەڕێ تا ئێستا و کێشەیەمان نەبوو کێشەکە لە چێوە دروست بوو لە سەرچاوی غازەکە غازکەم بۆتەوە ئەگەر سەرچاوی غازەکە وەکو ئێمە کە پێویستمان وەکو هەولێر ئەو غازمان بۆ دابین کرێت دڵنیا بە کێشە نابێت چکە کێشە نەبوو باشترین ڕقەم بدەمێت چکەمە با بە ڕقەم قسە بکەین ئێمە لە هاوینە 250 تن غازمان بۆهاتوە ئایا معقول لە زستان بەو هەموو بەکارهێنانی زیاترە کە بۆتە بەدیلی نەوت بۆتە بەدیلی کارەبا بۆتە بەدیلی بنزین 400 بەلای کەم ئێستا 250 ئەو 150 بەچی پڕکرێت باشە ڕقەمەکان زۆر ئەوە نەیانی فەرقێکی زۆری هەیە بەڵام ئەو کێشەیە کێشەیەکی کاتیە یان وەساکە بەرەو خراپی دەڕوە کاک بەخت ئەم کێشەیە لە چیوە ڕوویداوە باوازەحتر بین و وەزارەتیش ئاگای لێە دانەغا ساڵانە تەندەرین دەکا بەڵام کاتی زۆر خراپە لە سەری ساڵە لە قیمەی سەرماکەیە پێویستە لە مانگی 1970 و تەندەری نەبکە لە کاتی ئەو سەرمایە ئاڵوگۆڕ لە بینی کۆمپانیەکانە پێویستە بکرێت ئێستا بۆ کۆمپانیایکی تر دەرچووە کۆمپانیای یەکەم غازەکە عقدەکەی ڕادستی کۆمپانیای دووەم نەکردووە بۆیە ئەمڕۆ تەلەفۆنی کردوڵێر بەردەوام بین ئێمە کێشەی غاستان بۆ چارەسەرەکەین هەرچی غازەکەمانێتان دەینێ کۆمپانیای دومیشتا ئەساوەری نەگرتووە مانجێکیان بۆ درێژ کردوەوە تا سەری مانگەوە تا 6 ڕۆژیکە دەبێت بەلایە کابکەوێت ناکرێت ئێمەی هەولێر ناکرێت ئێمەی هەولێر خەڵکی هەولێر ببینە قوربانی ململانی کۆمپانیەکان ئەوە زوو بە ڕوون و ئاشکرا پێتان بڵێ کێشەکە لە ئێوە گەورەترە بەڵێ ئێمە تەنفیزین ئێمە غازمان بۆ بێ ئێمە ئەو کارگەهلیانە ئەوانەژە لە بن سەرپەرشتی ئێمن بە زۆر بەوەکو جاران بەوکو هاوینۆکو پێشتریش جێبەجێمان کرد جێبەجێیەکەین بمناسبە کۆم ئەوە دانیشتوون ئێستا ئەو کارگانە بەخۆ بەخشیژەکەن لە غازە تیجارەکە کارگەکانیش باشە کاک نەبەستۆ وەکو بەرپرسیەکەی ئیداری کاک بەختیار دەڵێ کاکە بریکارەکان کاری باش دەکەن کارگەکان دەڵێ کاری باش دەکەین یعنی مەسەلەکە خەریکە وەکو بڵێن لە تاقی ئەوان دەرچووە هەولێر پایتەختە چۆن دەکرێت نرخی غاز هەرچەندە لە پارێزگاکانی دیکەژ بە پێی زانیاریم زیادی کردووە بەڵام چۆن دەکرێت نرخی غاز لە هەولێر هاوڵاتی بڵێ من بە 13 و 14 کڕیوە یەک بەتڵ کاک بەختیار زۆر شتەکانی ڕوون کردەوە سەبەبەکەی چییە بۆ بەرز بوویتەوە نرخەکەی ئێمە ماوەی چەند ڕۆژێکە نرخی غاز بەرز بوویتەوە هەر لەگەڵ بەرزبوونەوەی ئێمە بە هەماهنگ لەگەڵ کارگە غازی هەولێر و لەگەڵ چەند لایەنێکی تر هەڵساین بە ئەنجامدانی چەند کارێک کە پێویست بوو ڕێگریکردن لەو کەسانەی کە دەیانەوێت بازار ئیستیغلال بکەن یا خودت قۆرغ بکەن ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو چەند کەس دەستگیر کراکەوە نرخی غازیان خەڵک دەستگیر کراوە بەڵێ خەڵک دەستگیر ئاگادارنەوە ئێمە پۆلیسی ژێستا لەگەڵمانە لە کۆبنەوەیە بۆ ئەوەی ڕێ و شوێنی پێویست بگرینە بەرچەند کەس دەستگیر کراوە ئەوانەی کە نرخیان بەرز کردووەتەوە مارکێتە بووە غازی فرۆشتووە مە بەڕاستی شتێکی ڕێگە پێدراونیە لە مارکێتەکان غاز بفرۆشێتن بریکارەکان ڕۆژانە دەبی دابەشی بکەن کێشەکە ژەوەیە چێشکەمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کەوا لەگەڵ ئەو کەسانە زۆر تون دەبینکەوە نرخ بەرز دەکەنەوە ئیستیغلال دەکەن کاک بەختیار ڕوونی کردەوە کەوا کێشەکە کاتیا کێشەکە لەلایەن ئێمە نییە وەکو هەولێر وەکو شاری هەولێر یاخود وەکو پارێزگای هەولێر لە دەرەوەی ئیرادەی ئێمەیە ئەو کۆمپانیایی کە پێشووتر غازی دەهێنا و ڕەوانەی هەولێر و شارەکانی تری دەکری ئێستا وەکو پێویستناکەوەش دەگەڕێتەوە بۆ هۆیەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو ئالوگۆڕە لەگەڵ کۆمپانیا نوێیەکەی کە وەری گرتووە بۆ ئەوە دەگەڕێت ئەمە دڵنیاینەکەوا کاتیا هەر ئەمڕۆ بارودۆخەکە زۆر باشترە لە دوێنێ ئێستا بریکارەکان هەر هەمویان باریان کرد هەر هەمویان وە لەگەڕەکان دەسوڕێنەوە زایدەن کارگەکانی ژێستایمە کۆمان کردوونەوە ماگەداریشیان دەکەینەوە کەوا پابند بن تاکو ئەو کێشەیە چارەسەر دەکرێت ئەوان ئازادن غاز لە چێدابین دەکەن بەڵام نرخیان بۆ دیاری کراوە کە ناکرێت لەو نرخە احتیمال لە باز لەوە دەکەن کە زەرەریشیان بیت لە ماوەی ئەو چەند ڕۆژە بەڵام ماگەدارمان کردنەوە کە دەبی نابی لە 7500 دینار زیاتر لە کارگە بیفرۆشن. لەم بەدواداچوونە بۆمان دەرکەوت کە گەلێک هۆکار هەن بۆ بەرزبوونەوەی نرخی غاز لەوەی ینی یەک لەوانە داخوازی زۆرە لەسەر بەکارهێنانی غاز وەرزی زستانە کێشەی دوو کۆمپانیا کە یەکێک ڕادستی کۆمپانیایەکی تر دەکات پێویستی بە ئیجراعاتە کەمی هاتنی غاز بۆ نێو هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان
خراپی دابشکردنی غاز لەلایەن بەشێک لە بریکارەکان ئەمانە هەمووی گرفتن کە وای کردووە نرخی غاز زیاتر ببێت. ئیدارەی پارێزگای هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی لە کۆبنەوەدای لەسەر ئەوەی کە ڕێگری بکات لەوەی نرخی غاز وەکو خۆی لێبێتەوە. ئیدارەی پارێزگای هەولێر سەبارەت بە شارەکان پەیمانیاندا بە ئێمە کە لە ماوەی هەفتەی داهات و لەو فترەیە ئەمڕۆ دەڵێن نرخەکە تا ڕادەیە گەڕاوەتەوە دۆخی خۆی. ینی ڕێژەکەش تا ڕادەیەک ینی بە شێوەک لە شێوەکان باش بووە، بەڵام دەڵێن کێشەکە کێشەیەکی کاتیە لە ماوەی نزیکی داهاتوودا دڵنیایی دەدەین بە هاوڵاتیان کە نرخەکە دەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.